وەکو کڕیاریەت هەیە ئەتیادی پرس ئەکات ئەڵێ شتی تورکیا ئەڵێ ئەمە بە چەنە بڵێن ئەڵێ کوێیە ئەڵێن تورکیا ئەڵێ نامەوێت بڵێم لە ساڵ هەشتا خەڵک ئەم شتومەکە تورکیانە لە بازارە وەکو شتومەکەکانی تر ڕەواجی کەمترە بۆ بەهۆی ئەم مۆزوعی ئەم شەڕی ڕۆژ ئاواوە بەهۆی ئەوەی کە هەندێک کەس ڕقوقینەیەکی وا لە دڵیایەتی کە ناتوانێت ینی ئەگە هەر شتێکیش بێت ناتوانێت ئەو کاڵا تورکیانە بەکاربێن من ئەسڵەن لە ئەم مۆزوع ڕوویا و ئەم شەڕ ڕوویا ئەسڵەن هەر چارەی ئەسڵەن شتی تورکیم هەر ناوێت لە هەر شوێنێکیش ببینم لەوانەیە فڕێ بم. فرۆشکەم بۆتەوە مشتریە دەڵێ شتی تورکیم ناوێت شتی عێراق بێ ینی هەر شوێنێکی تر بێ بەس تورکی نابێت بۆ نمونە زەیتمێ هەفتەی 2 کارتۆنم سەر ئێستا ئەم هەفتەیە کارتۆنێکم سەر نەکردووە بگرە زەیتەکە بە 1500 بۆ هەرزانترە زەیت نایە بە 2000 ئەو سورعەترە ڕوات بۆن منە بایکۆتیان کردووە هەر مندوبەکانیش کرێن بۆ لامان ئەم هەفتەیە قایمی تورکیم نەکردووە ئەڵێ بۆ قایم ناکەم شتی تورکی خەڵک ئەڵێ نایکڕم بە تاکید لەبەر مۆزوع خەڵکەکە بە ئام حەزەکەم بایکۆتکە منیش وەک دوکانارێ بایکۆت دەکەم مەگەر ئام بێشتەکە چونکە ئەو مۆزوع کە ڕوویاوە بەسەر کوردەکان هاتووە ئێمەش هاوڵاتێکین وەکو ئەوان ئەبینە ئێمەش بایکۆت دەکەن ئەگەر شتەکە ئام بێت با لەسەر سن و نێڵێ بێمەم دیوە ئەو کاتەشتی خۆماڵی سەرفەکەین خۆ لە دەست ئێمە ئەگەر نێڵێ ئەو کاتە باشتی خۆماڵی بێت ئێمەش بایکۆت دەکەین بەس ئێستا مۆزوعەکە ئێستا لەم دوکانێک کە بینی لەشتی منە لە 170 بۆ 80 تورکیە ئەگەشتی خۆمانەوێ منیش ئەوە سەرفەکەم جایەکتر دای ناگرمەوە. من خۆم هەر کاچمار شوێنێ حەزەکەم یعنی تاشتی کوردی هەبێشتی کوردی بکردم بە تایبەتی لە خواردنوشتی وایە بە تایبەتی ئەمڕۆ یعنی ئەو بەزمەی بە ڕۆژاوا کراوای لێ کردووی کە هیچ شتێکی تورکی و پێ قوڵ نەکرێ جل بێ پێڵاو بێ هەر شتێکی کە بێتە نانت بەڵام پێشووتر زۆری ژاتوەتە ئەم شارەوە ئەگەر بێت و ئێمەوای لێ بکەین خۆغاندی هەر بەو شێوەیە بتوانین میزەکان دەرکات لە هندستان گەر ئێمەش توانی بایکۆتیکەین هەریج نەبەجێ خۆمانەوە ئەو مۆزوعەوە لێ بکەین کە تورکیا تۆزێ ناحەیە ئابوورەکەی سسکەین ئەگەر شتێکی گەورەشمان پێ نەکرێت شتێکی بچووکمان پێکرێ من خۆم وەکو مامۆستایەک یعنی زۆر جا بە تەلبەکان مەڵێم با ئەوە بکەین بە ینی بە چۆن بڵێ کەلتورێک کە هەموو مامۆستایەوەی لێ بکە شتی خۆی پێ باشتر بێ وامان لێ بێ با خەڵک شتێمە بەرێ بە تایبەتی تورکیا خوازانێ وڵای ئەو شتانێشی نێرە سقەی پێکرێ هەرنا لە خواردن.